درێسێکی ڕیال مەدرید هەموو ژیانی گۆڕی بە دیار دار و پەردووی خانوار و خاوەکەیانەوە دەگریا، بەڵام فرمێسکەکانی بە درێسەکە سڕی و گەیشتە ئیسپانیا. سڵاوتان لێبێت، من شاگوڵم. لێک باسی ئەمڕۆدا باسی ئەو مێر منداڵەتان بۆ دەکەم کە درێسێکی ڕیال مەدرید هەموو ژیانی گۆڕی. كان للوالد حلم، ما شو الحلم اللي كان يحلم فيه؟ كان بغى نكون شي أستاذ ولا شي طبيب. لا احنا اتفقنا انك شجاع عبد الرحيم، صح؟ پاش بوومە لەرزە بە هێزەکەی مەغریب لە ساڵی 2023 مێر منداڵێک بە درێسێکی ڕیال مەدریدەوە لە بەردەم دار و پەردووی ماڵە ڕووخاوەکەیانەوە دانیشتووە کە بەسەر دایک و باوک و براکانی داڕووخاوە و سەرجەمیان گیانیان لە دەزاوە و دەگری و فرمێسکەکانی بە درێسەکەی ڕیال مەدرید دەسڕێت. عەبدوڕەحیم ئوحیدە ئەو مێر منداڵی کە بەهۆی بوومە لەرزە وێرانکەرەکەی مەغریب لەژێر دار و پەردووی خانوار ڕووخاوەکەیاندا هەموو شتێکی لەدەستدا، بەڵام ئەو کارەساتە ڕێگایەکی چاوەڕوان نەکراوی بۆ کێشا بوو کە لە گوندەکەیەوە دەستی پێکرد و لە یاریگای سانتیاگۆ بێرنابیۆ لە مەدرید کۆتایی هات. لە شەوی کارەساتەکەدا کاتێک زەوی لە ژێر پێی عەبدوڕەحیم داهەژا، ئەو نەک تەنها ماڵەکەی بەڵکو باوک و دایک و دووبراکەی و باپیری لەدەستدا. لەناو ئەو هەموو خەم و ئازارەدا گرتەیەکی ڤیدۆی عەبدوڕەحیم بە درێسی یانەی ڕیال مەدریدەوە کە بە گریانەوە باسی ڕووداوەکەی دەکرد بە خێرایی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووەوە. ئەم وێنەیە تەنها دیمەنێکی خەمناک نەبوو، بەڵکو پەیامێکی بێدەنگ بوو کە سنوورەکانی بڕی و گەیشتە ئیسپانیا. بەرپرسانی یانەی ڕیال مەدرید بە بینینی ئەم دیمەنە کاریگەرە دەست بەجێ پەیوەندیان بە عەبدوڕەحیمەوە کرد و بانکهێشتی ئیسپانیایان کرد. ئەمە تەنها بانکهێشتێک نەبوو، بەڵکو سەرەتای گەشتێکی نوێ بوو بۆ عەبدوڕەحیم، گەشتێک لەو پەڕی نائومێدیەوە بۆ لووتکەی هیوا. عەبدوڕەحیم گەیشتە مەدرید و لەوێ پێشوازێکی گەرمی لێکرا کە لە خەونیدا نەیبینی بوو. ئەو سەردانی ڕیال مەدریدی کرد و چاوی بە ئەستێرە گەورەکانی یانەکە کەوت کە هەمیشە لە شاشەی تەلەڤیزیۆنەوە سەیری دەکردن و یەکێک لە ساتە لە بیر نەکراوەکانی ئەوە بوو کە درێسێکی واژۆکراوی لە ئەستێرەی دڵخوازی خۆی کیلیان ئیمپاپێ وەرگرت. پاشان عەبدوڕەحیم شەممەی ڕابردوو لە یاریگای سانتیاگۆ بێرنابیۆ لە بەردەم هەزاران هاندەردا بەلێدانێک یاری نێوان ڕیال مەدرید و ئیسپانیۆلی دەست پێ کرد. ئەو ساتەی کە عەبدوڕەحیم بە درێسی یانەی شاهانەوە لە ناوەڕاستی یاریگادا وەستا بوو، تەنها ساتێکی وەرزشی نەبوو، بەڵکو پەیامێکی بەهێزی مرۆڤایەتی بوو کە پیشانیدا تەنانەت لە ناو تاریکترین ساتەکانی ژیانیشدا هەمیشە تیشکێکی هیوا هەیە. ڕیال مەدرید بەڵێنیدا کە عەبدوڕەحیم لە ئەکادیمیای یانەکەدا پەروەردە بکات و هەموو خەرجەکانی خوێندن و ژیانی لە ئەستۆ بگرێت. بەم شێوەیە یانەی ڕیال مەدرید جارێکی تر سەلماندی کە تۆپی پێ تەنها یاریەک نییە، بەڵکو هێزێکە بۆ گۆڕانکاری و چاندنی هیوا لە دڵی مرۆڤەکاندا.